سڵاو بەڕێزان و ئەم کاتتان باش بینەری هەواڵ و شیکاری کاتژمێر دەبن. بەغدا ڕەوانەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە پەسەندکردنی بودجەی 2014 عێراقەوە دەبەستێتەوە بەهۆی تێبینی وەزیرەکانی عەبادیشەوە پرۆژەی بودجە هەموار دەکرێتەوە. پێشمەرگە ناحیەی ڕەبیعە و چەند گوندێکی سنووری زومار کۆنتڕۆڵ دەکاتەوە. وەزارەتی پێشمەرگەش دەڵێت هێرشەکانیان بۆ کەمکردنەوەی فشارە لەسەر خۆراوایی کوردستان. یەپەگە کوژرانی 57 تیرۆریست ڕادەگەیەنێت. تورکیاش لە سنووری کۆبانی هێز کۆ دەکاتەوە و خەندەق لێدەدات. سەلاحەدین دیمیرتاشیش کۆمەڵگەی نێودەوڵەتی بە بەرپرسیار دەزانێت. سوپای ئەمریکا بەڵێنی بەردەوامی هاوکاری سەربازی و مەشق و پڕچەکردنی پێشمەرگە دەدات. وەزیری پێشمەرگەش ستایشی هەڵوێستی ئەمریکا و هاوپەیمانان دەکات. چەمچەماڵ خەڵاتی کەسوکاری شەهیدانی بەرگری لە خاکی کوردستان دەکات. کەمپینی کۆکردنەوەی هاوکاریش بۆ کوردانی کۆبانی ڕادەگەیەنێت. دوای بردومانکردنی کێڵگەنەوتیەکانی لە سووریا، داعش لە ڕێگەی سەپاندنی باج و تاڵانکردنی شوێنەوارە مێژوویەکانی عێراقەوە هەوڵی دابینکردنی داهات بۆ کارە تیرۆریستیەکانی دەدات. بەڕێزانەمانە کورتەی هەواڵەکان بوون، بەڵام چەقی گفتوگۆکانی کاتژمێردا تەرخان دەکەین بۆ دواپەرستندنەکان و پێشڕەویەکان و سەرکەوتنی هێزی پێشمەرگەی کوردستان بەسەر داعشدا لە میحوەرە جیاجیەکانی شەڕدا. بینەرمان بن. هێزەکانی پێشمەرگە لە قەزای داقوقی باشووری کەرکووک دەست بە هەڵمەتێکی بەرفراوان بۆ سەر چەکدارانی داعش دەکەن و گوندەکانی سەعد و خالید و وەحدە لە سنوورەکە کۆنتڕۆڵ دەکەنەوە و زیاتر لە 50 چەکداری داعش دەکوژن و بریندار دەکەن. دواتر هێزەکانی پێشمەرگە بە کۆمەڵێک هۆکار لەو شوێنانی ڕزگاریان کردبوون پاشەکشیان کرد. پێشمەرگەکانیش لە عەبەرەکانی جەنگ دەڵێن زیانی گیانی و مادی زۆریان بە چەکدارانی داعش گەیاندووە. نزیکەی حەوت کاتژمێرە هێزەکانی پێشمەرگە لە سنووری گوندەکانی قەزای داقوق کە دەکەونە سەر ڕێگای نێوان کەرکووک بەغداد هێرشیان کرد سەر داعش. ئامانج لەم هێرشانە دوورخستنەوەی هێزە تیرۆریستەکانی داعشە لە سنووری پارێزگای کەرکووک و هەروەها لە سەر ڕێگای نێوان کەرکووک بەغداد. بەڵامکو ئەبینن ئەمە هەمووی چەند مەترێک لە جادەی سەرەکی دووسخورمات و داقوق دووسخورمات و دوورە لەسەر جادەی سەرەکی کەرکووک دوو زیان کەرکووک بەغدا ئەگەرەکو ئەمانە مێنن خەتەر بە بەردەوامی دروستەکە. هێزەکانی پێشمەرگە باوکاری پۆلیسی قەزاوناحەکانی کەرکووک و پێشمەرگە خۆبەخشەکان بە درێژایی ڕۆژ بەورێکی بەرزەوە لە شەڕی سەختدا بوون لە بەرامبەر هێزەکانی داعش. من دەستخۆشی لە هەموو هێزی پێشمەرگە دەکەم، چاوی هەر هەمووان ماز دەکەم بە ئیرادەیەکی زۆر بەرز و بە جورهەتێکی زۆر بەرزەوە ئەوەی پیان بکرێت یەکەن لە پێناو خاک و نیشتیماندا. هەمیشە لە سەنگەردا ئەبین، هەمیشە کەسوکار و خوشک و برا و باوک و کەسوکاری خۆمان دڵنیا ئەەکەینەوە، دووپات بەڵێنی خۆمان دەپاتەکەینەوە کەدا دوا دڵۆپی خوێنی خۆمان لێرە ئامادەین بجەنگین. هەمومان پاڵپشتی هێزی پێشمەرگەین کە زۆر بە شێوازێکی ڕێکوپێک و تۆکمە دوو دێی عەربنشینی بە دوویان کۆنتڕۆڵ کردووە، دێی سەعد و وەحدەیەوە لەبەرە و بەیانە ئەیانەیە کۆنتڕۆڵی دێی خالیدش بکەن کە تاوەکو ئێستا شەڕ تێیدا بەردەوام. لە هێرشەکانی ئەمڕۆ هێزی پێشمەرگەدا داعش زیانی گیانی و مادی زۆری بەرکەوتووە کە پەیزانێریەکان زیاتر لە 50 کوژرا و برینداریان هەبووە. عەبویان دانابوو، دیارە عەبوەکانمان هەموو پوچەڵ کردەوە. گەشتینە ناو ڕەبیەکە لەگەڵ هەڵگرتنی عەلەمەکە ڕەبیەکە تەقیەوە یەک پارچە بوو باگر، دیارە بەداخەوە لەوێ ئەقی شێرزاد و 3 پۆلیس و زیاتر لە 4 بۆ 5 پێشمەرگە شەهید بوون. لە دوای زیاتر لە 10 کاتژمێر شەڕی سەخت و ڕزگارکردنی گوندەکانی سەعد و خالید و وەحدە بەڵام هێزەکانی پێشمەرگە بە کۆمەڵێک هۆکار لەو شوێنانی کە ڕزگاریان کردبوو پاشەکشیان کرد. لە پەیوەندێکی تەلەفۆنیدا وەستا ڕەسوول بەرپرسی میحوەری هێزی پێشمەرگە لە ناوچەکە بەکێنێنی ڕاگەان. پێشڕەوی زیاتر لە بەرژەوەندی هێزەکانی پێشمەرگەدان نەبووە لەبەر ئەوەی داعش ناوچێکی زۆریان بۆمبڕێژ کردبوو، هەروە سەرجەم ڕێگەکانی نێوانیان و ئەو ڕێگانی پێشمەرگە پێشڕەوی تێدا دەکرد ئاویان کردبوونە سەر و قوڕاوێکی زۆر دروست بوو. جگەلەوەش هیچ پشتیوانێکی ئاسمانی بۆ هێزەکانی پێشمەرگە نەبووە، بۆیە بڕێری پاشەکشیان بۆ ناوچەکانی پێشویان داوە. ئارام جەمال،
KNN بەرەکانی جەنگ لە سنووری قەزایدا قۆق. بەڵێ بەڕێزان بۆ گفتوگۆکردن لەبارەی دواپەرسەندنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و سەرکەوتنی بەسەر چەکدارانی داعشدا لە بەرەکانی جەنگ میوانداری بەڕێزان ئەنوەر حاجی عوسمان بریکاری وەزارەتی پێشمەرگە دەکەین کە لە کەرکووکەوە لەگەڵمانایە سڵاوی لێبێت و مەیسەر حاجی ساڵح قایمقامی قەزای شنگال لە دهۆکەوە سڵاو لە بەڕێزیشی هەروەها هۆزان عفرینی ڕۆژنامەنووس کە لە سۆدیۆی کاتژمێردە لەگەڵمان ئامادەیە بەخێر بێت کاکۆزان. کاگۆزان سەرەتا لە بەڕێستەوە دەست پێکەم ینی ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان پێشڕەویەکی زۆریان کردووە لە میحورە جیاجیەکانی شەڕدا. ئایا پێت وایە ئەم پێشڕەویەی هێزەکانی پێشمەرگە لەو میحورە جیاجیانەی هەرێمی کوردستانە لە شەڕی دژ بە داعش کاریگەری هەبێ لەسەر با بڵێن کەمکردنەوەی ئەو فشارەی کە لەسەر کۆبانی هەیە لە ئێستاە؟ سڵاو ڕێز بوو هەموو شەیدان بوو هەموو شوورەژگەرانی کورد پێشمەرگە و یەپەگە سڵاو ڕێز بڕاستی ئەگەر لە ڕووی استراتیژی عسکەریەوە ئینسان ئەگەر شروع بکێ بڕاستی بوو کەمکردنی ئەو فشاری داعشەکان لەسەر کۆبانێ لە جەبهەی بۆ نمونە دوای وەکو چۆن بۆ نمونە لە ڕەبیعا لە شەنگال لە ناوچەی دیکە لە قامشتۆ لە هەر لە شوونێک بێت کە شەڕ لە دژی بنکەکانی داعش لە دژی ئەوان بکرێت بۆ کۆبانەی ڕەوش ئاسانتر دەبێ و باشتر دەبێ لەبەر ئەوەی ئەمان تەماشەکە لە کاتی کە لە هەریمی کوردستان دوای ئەوە کە داعش لەو شوونانە هەڵهاتن بتایر لێدانی تایری ئەمریکی و ئەوانە و پێشمەرگە خۆی تۆزێکی شەڕ وەستا ینی شەڕ لەوەز بوو لە هەرێمی کوردستان دوای لەوەز بوو یەکسەر ئەو هێزەکانی خۆیان هەموو بردن بوو ڕۆژاوای کوردستان بوو ڕۆژاوای کوردستان لەوێ دەست بە ئێرشی گەورەیان کردن. ئێستا ئەگەر وەکو کە ئەمڕۆ شتێکی زۆر باش بوو زۆر پیرۆز بوو پێشمەرگە و یەپەگە پێکوە لە ڕەبیعا لە دژی ئەو شەڕکردن ئەوە ئەو کات ئەسان بوو کە لە کۆبانی ئەو فشارە وردە کەم بێتەوە. هیوەدارم کە پێشمەرگە ڕوولی خۆیان ببینن تا ڕزگارکردنی شنگالیش چونکە شنگال دژی ڕزگار بێ و ناوچەکانی دیکە پێم وایە داعش زەربەی گەورە دوخە و بۆ یەپەگەش شتێکی ئاسان دەبێت. بە بۆچوونی بەڕێزت ینی بۆچی داعش زۆر تەرکیزی یاخود فۆکەسی کردوتە سەر کۆبانی و لە ئێستادا و با بڵێن ئابلوقەی داوە کە دەیەوێت کۆنتترۆلی بکات؟ خۆی بڕاستی پلانی داعش خۆی پلانەکە ئەڵێ هەموو ڕۆژلاتی ناوین بوو منە داعش فکری واکە و کوردستان بۆ خۆی ویلایەتێک دەبینە ویلایەتی کوردستان بۆ خۆی ویلایەتێک دەبینە و بە مافی خۆی دەزانە بەڵام لە ڕاستیدا داعش مەترسیدارە بوو هەبوو لە یەک یانێ بوو نمونە داعش کاتی خۆ حزبی بەعس بوو ئەمڕۆ حزبی بەعس بوو بە داعش هەر ئەوەیە ینی حزبی بەعس بوو بە داعش یعنی حزبی بەعس کاتی خۆ بناوی قەومی عەرەبی نەتەوەی عەرەبی بوو زۆر نەتەوە پەرستی کرد ئێستا شێوازەکەی گۆڕیەتی لەگەڵ ئەلقاعیدە هەوڵیدان شتێکی ئەوە دروستیان کردن بۆ ئەوەی کە جارێکی دیکە هەوڵ بدەن بە شێوەیەکی کە بتوانە بن جارێکی دیکە داگیرکردنی کوردستان و ناوچەکانی دەوروبەری بناوی ئیسلام کە بناوی ئیسلام بێ فەرەوانترە بوو لەبەر ئەوەی بناوی ئیسلام لە فڕانسا لە بریتانیا لە ئەمریکا لە وڵاتانی دیکە هەموو کەسیت هەل خەڵەتێنێ خەڵکەکان بەڵام ئەگەر بناوی عەرەبی بێ چونکە مەسەلەی عەرەبی ئیدی قەوم نەتەوەی عەرەبیش قیمەتی نەما مەسەلەی نەتەوە پەرستی قیمەتی نەما ئەمە سیاسەتێکی نو دەرخستن بۆ ئەوەی کە ئەم شێوەیە بکەن ئەمە یعنی فەرق نییە لە نێوان ئەبوبەکر بەغدادی و سەدام حوسێن هەر ئەوەیە سەدام حوسێنی وەکەڵێن جارانە بەڵام بە شێوەیەکی دیکە کراسی حزبی بەعس لابردن کراسی ئیسلامی لە خۆیان کردووە. بەڵێ ئەگەڕێمەوە لای تۆ کاک هۆزان ئەم کاتەوە باش کاک مێسەر حاجی ساڵح قایمقامی قەزای شنگال ئەگەر بکرێت ینی لە ئێستادا باسی بارودۆخی شنگالمان بۆ بکەیت لە چه بارودۆخێکدایە و ئایا ئەو سەرکەوتنانەی ئێستای پێشمەرگە تا چەند یاخودگرتنەوەی ڕەبیعا بە تایبەتی تا چەند کاریگەری هەیە لەسەر شنگال؟ ئەو کاتێتە باش زۆر سپاس بڕاستی ئەڤرۆکە ئەو تەقدماوە پێشمەرگە چێکری لەسەر دەڤەرە ڕەبیعە ینی گەلێکی معنویەتێت خەڵکی بلندکردینە و ئینشاءالله نزیکترین وەقت وێ گەینە شنگال
ئەوژی وەکو پرۆگرامێکی ڕاستی بەردۆخ شنگال وەکە هۆن زاننەوە کۆمەلگەیت شنگال یعنی ئەڤێت ڕەخاچیە شەمالی چارژی نوێت کۆنتترۆلکرینە و چیای شنگالێژی ینی گەلک خەڵکی دەهەیە نزیکی 10,000 مرۆڤی تیدایە ئەو شکە کۆنتترۆلکریە و نێڤچایدا ئەوژی نزیکی 10 گوندا هەینە حەمید کۆنتترۆلکرینە بە سنترێ قەزا شنگال نەوە چۆلکریە و کەستی دەنینە ناو کۆنتترۆلکریە و ئەوژی داخوازیامەیە ئەوژی کە نزیکترین وەقەتەم چنە شنگال و ڕزگار بووی ئینشاءالله. واتە ئێوە چاوەڕوانی ئەوە ئەکەن لە ماوەیەکی نزیکدا ئەوە ڕووبات و دووبارە شنگال کۆنتترۆل بکرێتەوە؟ بەڵێ مەبەستم ئەوەیە ینی ئێوە چاوەڕێ ئەەکەن لە ماوەیەکی نزیکدا پاشەوەی کە زۆر ناوچە خرانەوە ژێر دەسەڵاتی هێزەکانی یا خودکەوتەوە ژێردەستی هێزەکانی پێشمەرگە بتوانرێت لە ئێستادا و لە ئایندەیەکی زۆر نزیکیشدا شنگال بە هەمان شێوە کۆنتترۆل بکرێتەوە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە؟ ئینشاءالله نزیک وەقت پێشمەرگە ئەوە ئەمەدە باشێ دەینا و دێ کۆنتترۆلکن نزیکی دام دەوێ دەڤەرێ کۆنتترۆلکن. بەڵێ ئەگەر ئەمە لای تۆ کاک هۆزان ینی تا چەند ینی ئەوە چاوەڕوانی ئەوە ئەکەن یاخود گرتنەوەی ڕەبیعە چەند کاریگەری هەیە لەسەر گرتنەوەی شنگال یاخود دووبارە کۆنتترۆلکردنەوەی شنگال؟ بڕاستی سەرەتا من پێم وە بوو یانە بڕاستی دوای کە پێشمەرگە بەو شێوایی دەست بە ڕزگارکردنی ناوچەکانی دەروبەری ڕەبیعە گوندی مەحمودیە و جەلباک و ئەمانەی دیکە بەهەوە کە تا چون بوو ناو ڕەبیعە و لە ڕەبیعەوە لەگەڵ ڕۆژهەڵات پێشمەرگە بوو و لە ڕۆژاواوە یەبەگە بوو توانین شتێکی باش بکەن ئەگەر لە داهاتوو بە هەمان شێوات هەمانگی هەبێت تەنسیقا بێ لە نێوان هێزە کوردستانیەکان لەوێ پێم وایە زۆر ئاسانە شنگال جارێکی دیکە بگەڕێتەوە بوو هەمبێزی کوردستان و ڕزگاریش بێ چونکە شتێکی زەحمەت نییە لەبەرەوەی خۆی کاتی خۆ ڕەوشێکی جیاواز بوو بەڵام ئەمڕۆ جیاوازە ئەمڕۆ پێشمەرگە بە چەک و بە هێزی خۆی خۆی ئامادە کردووە شتێکی گرینگە هەروەها بڕاستی ئەگەر ئەو هەمەهەنگی هەبێ و ئەزانم هەمانگیش دروست بوو دوای ڕۆشتنی بڕێز زەکی شنگالی بوو شنگال و لەگەڵ برادران لەوێ دانیشتن لەگەڵ برادرانی یەکیتی و پارتی و ئەوەنە هەموو کوبنەوەیان کردن و ئەزانم هەمانگیە کایە بۆیە من دڵنیام شنگال ڕزگار دەبێ و ڕزگارکردنی شنگالش بۆ کۆبانی هەر هەمان شتێکی باشە و بۆ ڕۆژاوای کوردستان شتێکی باشە من پێم وایە ئەم ڕزگارکردنی ئەم ناوچانەی ئەمڕۆ و لە کەرکووکش بە هەمان شێوە لە لای داقۆق سێ گوند ڕزگار بوون من پێم وایە ئەم پێشکەوتنی پێشمەرگە شتێکی باشی کردووە و لە داهاتوو لەسەر مەسلەی شنگال و کوبانیش تەئسیر هەیە. لە میانەی قسەکان ئاماژەت بە تەنسیقا لە نێوان هێزەکانی کوردستانە ینی پێت وایە لە ئێستادا گرنگ بێ هاوپەیمانیەکی کوردستانی لە دژی تیرۆر دروست ببێت واتە لە هەر چوار پارچەکە چۆن ئێستا هاوپەیمانی نێودەوڵەتی هەیە هاوپەیمانی عەرەبی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بە هەمان شێوەش ئەمە گرنگە کە هاوپەیمانیەکی کوردستانی هەبێ؟ پێم وایە لە ڕووی سیاسیەوە لەوانەیە هەندی تا ئێستاش ناکۆکی هەبن لە نێوان لایەنە سیاسەکانی کوردەوە شتێکی زۆر نۆرمال و تەبیعیە بەڵام پێم خۆشە کە لە ڕووی عسکەری استراتیژی عسکەری هەوپەیماندی عسکەری بتوانە بن ڕێکەوتنێکی بکەن و ئەو ڕێکەوتنەش هەیە بەڵام چی لە ئەرض الواقع لەوانەیە زۆر بە قووەت نەبێ بەس لەمە دووە من تاکید دەکەم لە دوای کە ئەمریکا خۆی و هێزە ناودەوڵەتەکان کە لە ئێستا لە سووریا لە داعشتن و لە عێراق لە داعشتن و لە هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان پێم وایە هێزە کوردستانەکان ئێستا نزیکی یەک بوونە یعنی کاتی خۆ لەوەنە هەندی ڕێگری هەبێ لەهێن وڵاتەکانی زەرهێز یا وڵاتی دراوسێ بەڵام ئێستا پێم وایە زۆر ئەتەدی وەکو بوونمونە
هەوسەرۆکی پەیەدا ڕێزدار ئاسیا عەبدەڵڵا بە تورکیا گوتی ئێوە ئەگەر ئێوە لە دژی داعشن بڕاستی فەرموو هاوکاری ئێمە بکەن با ئێمە پێ کۆشەری داعش بکەن یعنی بە تورکیا گوتی ئەمە شتێکی زۆر گرنگە کەواتە کورد يعني حتى ايوه اگر نياري خوش بكشانيه اگر ناكوداري خوش بكشانيه الله يفرمو او ايوه لدجي تيرور او تيرور داعش تيروره باشر بكن يعني بيم ويا هاو بايماني كرد بقوتر دبي وشش من دلنيام لدوي رزقار كردني الربيعه بوشي ويا وغندكاني دروباري من دلنيام بشويكي هاو بايمان زور شتيدي كاش دكن و قشبينم بوا بەڵێ ئەگەڕێ بۆ لە کاک هۆزان کاک مێسەر ینی لە ئێستادا و لەم قۆناغی ئێستا تا چەند هەماهەنگی لە نێوان لایەنە کوردیەکانە گرنگە بۆ ڕووبەڕووبوونەوەی تیرۆر و تا چەند پێویستە تەنسیقێکی هەمەلایەنە هەبێ لە نێوانیاندا. براستي وكو هونزانن يعني خلق شنغالي نوها الجافرية كو شنغال نيزيكترين وقت كنترول ببي واوجي ام وكو كورت يعني البرجوانديا مدنينا كو ام يعني ام فين رزقاربونا شنغالي او رزقاربونا كي دفري دي ام بقنا بشيويك يعني سياسي وبلاياني سياسي او نوها اشمر يعني أجرين كو شنغال زور زجارك بينها أنظانا يعني بهزارة أوارينا الشنغالي الكردستاني وحتى بهندك جيتشوينا جدر في ولات ولوكا حتى يعني باردوخة كي جلكي خراب دينا ولوكا حتى يعني كامباجي جيرا هندك جي درست كرينا وهندك كامبادي ماينا بجا أول باما جلكي جرنكا كو أم زوتري وقت الشنغال ونها يعني بيش مركزي براستي يعني همو يكن ووكو برنامج جدانينا القال يعني أمريكا كو أف زوترين وقت شنغال ببن ونها يعني وقت تقدم كباش شي بويا قالك شدفر ربيعة رزقار بويا أو جي نيزيكي حفظ كنت بصرفيا وحتى هندك يعني عربية ربيعة وانجي بيشوازي قالكي البيشوازي البيشمرقة كرن وانجي دي القل وانبن وش عالية دي فاجيش عالية زماري فنها يعني بيشمرقة قهشتنا حتى بعوينات وإن شاء الله يعني أزد بيجيم الروجيت بيدا شنغال دي كنترول بي ودي رزقار بي حتى بحكا يعني سنتري قزاز شنغالجي حتى رزقار نبو أزبه وردكم قالك دفرت توي يعني قالك قندو كوم القهر رزقار قببن ونهجي وكو هو زانن كوم القهنة رزقار كرينا وخلقي شنغالي دفي أو شرفمندو شنغالة خراقر يعني قالك اجي شاي شنغالي برنا داينا ونها الشاي شنغالي دينا والكوم القها دينا جا ولاتي خو وخلقي خو آخر خو بباريزن. بله. كوزاني مولاي تو استوى قاعدين كتركيا هذه لسر سنور دانا ولا برامبر ناوچە سنووریەکان بەرامبەر بە کۆبانی یعنی خوێندنەوەت بۆ بڵاوپێکردنی هێز لەو ناوچەیە چۆنە؟ بوو مەسەرەی بەتایبەت لە ڕۆژاوای کوردستان خۆی ئێستا بوونمونە لەسەر کوبانی ئێمە ئەگەراوە بکەن نقطەی استراتێجی کوبانی لە هەر سێ لێ ڕۆژهەڵات ڕۆژاوا باشوور دۆر پێش کراوە گامارو دەراوە لەلایەن داعشەوە هێزەکەی داعشەوە بەڵام لە باکوورەوە هەر تورکیایە خۆی سنووری تورکیا بۆ ئەوەی کە بڕاستی ئەگەر هێزێک بچێ بۆ تورکیا بوو نەو کۆبانی هەوکاریک بوو کۆبانی من پێم وایە یەک ڕێک هەیە ڕێگە ئەوەیە لە سەرێکانی ئێستا کە لەژێر دەستی یەپەکەدایە و نزیکی سلوکیە سلوکی خۆی ئەگەر سلوکی ئازاد بکەن نزیکی گری سپید بن یعنی تەڵابیات گری سپی ئەبێ لەوێ تونەلێک دروست ببێ يعني ڕێگەیەک بوو کۆبانی وەک چۆن لە شنگال ڕێگەیەک یەپەکە دروستی کرد خەڵک تێپەڕی بوو ناو ڕۆژاوای کوردستان کرد بەو شێوەیە کار پێویستە یعنی لە تورکیەوە یعنی خۆی تورکیا رازی نەبێ جگە لە خەڵکی مەدەنی هەر جار هەیە خەڵکی مەدەنیش قبوڵ ناکە بچێنەوە کۆبانی بەڵام ئەگەر لە ڕێگەی سلوکی تەڵ ئەڤیەت و سەرەکانی ئەو کات ئەتوانن
هێزی پشمەرگە بێ ئەگەر یا هێزی گەریلا بێ یا پەگە بێ هێز بوو بنرن یا چەک بنرن بوو کۆبانەی ئەو کات زۆر ئاسان بێ من دڵنیام دوو ڕێکەنە یا بەتایرە یعنی بەتایرە چەک لە کۆبانی دابەزن یا لە ڕێگەی سەرێکانەی بۆ سلۆکی لە سلۆکی بۆ گرسپی و بۆ ناو کۆبانی بەو شێوایی بێ جێگەلەوە هیچ ڕێگەیەکی دیکە نییە. باشە لە ینی تورکیا داوایەوەکە ناوچەیەکی دژەفڕین هەبێت و ناوچەیەکی دابڕاو هەبێت لە نێوان سنووری خۆی و لەگەڵ ڕۆژاوای کوردستانێ ینی ئامانج لەم پلانەیە خۆت ئەم داواکاریەی تورکیا چییە؟ بڕاستی تورکیا نە لە ئێستەوە داوا دەکێت ئەوە 4 ساڵە تورکیا داوای کردووە ئێمەش وەکو کورد رازی نابن چۆن ئێمە رازی بن خاکی خۆمان بکەن بە خاکی بۆ ئەوەی بوو خۆیان بەکاربێنن ئەوە بە هیچ شێوەیە قبولن بوونەمونە کوبانەی خۆی کوبانەی لەسەر سنوورە یعنی کەواتە کوبانەی ئەوێ هەموو ببن عفرین هەموو سەر سنوورە کەواتە ئەوێ عفرین بۆ خۆی ببن کەواتە ناوچەی کوردی هەموو بۆ خۆیان دەبن کەواتە نابێ بۆیە یعنی بڕاستی ئەگەر تورکیا فکرێکی دەکەی ئەو فکرێکی جیاوازە ئێمە ینی وەکو تورکیا وەکو کوردی ڕۆژاوە ئێمە دژەیەتی تورکیا ناکەن ئێمە ئەڵێن تورکیا دراوسێ خۆمانە بەڵام ئەبێ تورکیش ڕێز بۆ ئێمە بگرێ لەبەرەوە ئێمە ئێستا بوونە حکومەت ئێستا حکومەتن حکومەتی خۆسەریە دیموکراتیک یعنی ئیدارە زیاتینە بەڵام ئەبێ تورکیا ڕێز بۆ ئێمە بگرێ ئێمەش ڕێز بۆ تورکی دەکەن بەڵام بەداخەوە لەم شەڕی کۆبانەی ئێمە دبینن شتێکی جیاواز ڕوودەدا بۆیە ئێمە وەکو لێرە مەجموعەک لە ڕێکخراوەکان لە بەردەم نووسینگی پەرلەمان ئێمە مانمان گرتووە و ئێمە داوامان هەیە بۆ سەرۆکی هەرێم بۆ هەرێمی کوردستان بۆ سەرۆکی پەرلەمان کە هاوکاری کوبانی بکەن کە چەک بنرێنن هەوڵ بدەن بە خۆچەری دیموکراتیک اعتراف بکەن هەوڵ بدەن ینی هاوکاریکی جدیانە بکەن هەڵوێستێکی جدیانیا بگرن ئەوە ئێمە ئەوە پێش ڕۆژن ئەوە 4 ڕۆژن ئێمە مامان گرتووە ئەوە ئێستا هەواڵێکی ئێمە ڕەوشی تێکچوو تەندروستی سلێمانی هاتن فڕێکەوتن یعنی ئێمە خەڵکی ئێمە هەموو خەمخۆری ڕەوشی کوبانیە و ڕەوشی ڕۆژاوای کوردستانە بەڵام بەداخەوە تورکیا ئەو فکری دەکە فکرێکی من پێم وایە ئیستیعماریە فکرێکی ڕاست نییە و ئێمە وەکو کورد بە هیچ شێوەیە رازی نابن لەبەرەوەی ئێمە ناوچەی خۆمانە و ڕژێ دەستی خۆمانە ئەگەر وا بێت کەواتە تورکیا لەگەڵ داعش لەوەنێ ڕێکەوتنەکە بێ بوو مەبەستی بجێبجێکردنی ئەو پیلانە باشە بۆ بۆچوونی تۆ ینی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە کە تورکیا یا خۆدەسەڵاتی تورکیا دژ بە هەرێمەکانی ڕۆژاوای کوردستانەوە اعترافی پێ ناکات چۆن یانێ مەحەلێم باشیانێ یعنی بۆچی تورکیا دژایەتی هەرێمەکانی تورکیا خۆی تورکیا بەڵێ تورکیا دیارە یعنی مەبەستی تورکیا ئاشکرەیە تورکیا کاتی خۆ لە دژی هەرێمی کوردستان بوو لە کاتی خۆ دیاگوت لە هەرێمی کوردستان نادوو هەرێمی کوردستان دەگوت شمال لە عێراق دەگۆ دوو حیزبی عشائر سەرۆکایەتی دەکەن ئێمە رازی نابن ئەم عشائرانە سەرۆکەتی بکەن بەڵام ئێستا ئێمە دەبینن یەکیتیژی و پارتیژی و ئێستا بە شێوەیەکی دیکە نزیکی تورکیا دەبن تورکیا احترام دەکەی بۆ هەرێمی کوردستان ئێستا بۆ پەرلەمان بۆ سەرۆکی هەرێم بۆ هەموو تورکیا احترام دەکەی بۆ سەرەتا وانە بوو تورکیا سەرەتا تەنها ئەمە حکومەتە هەبوو کوردی تورکیا رازی نەبوو بەڵام ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لە دوایی ئێستا رازی نابێ بەڵام دواتر تورکیا رازی لە دوای رازی دەبێ رازی دەبێ من دڵنیام تورکیا رازی بزانانی بۆ بەرژەوەندی خۆی دەبێ چونکە ئێستا ناوتە لای ئێمە لە ڕۆژاوی کوردستان ئێرە تورکیا رازی بوو بەهۆی ناوتەوە یەک ئەوەی دووەم بەهۆی مەسەلەی پەکەکەوە یعنی بۆ ئەوەی کە لێرە لەگەڵ پەکەکە یەک نەگرن بۆ ئەوەی کە کورد یەک دوور بخوێنێ گوتی ئەمە باشترە وەکو ئەوەی دیکە پەکەکە نەبێ ئێستاش هەوڵ بدێ بۆ ڕۆژاوای کوردستان خۆی ڕۆژاوای کوردستان بەڕێز ساڵح مستەفا دوو جار چوو بەڕێز ساڵح مستەفا ئەڵێ ئێمە دژمنی تورکیا نین ئێمە دراوسانە و ئێمە بۆ وەکو حکومەتێکە دراوسانە بۆیە من دڵنیام تورکیا لە ئایندە تورکیا ناچارە رازی ببێ ئەگەر رازی نەبێت تورکیا زرارێکی گەورە دەکە و من دڵنیام بۆ ئەوەی پرۆسەی ئاشی لە باکووری کوردستان سەرکەوتن دەست بێنێ ئەبێ تورکیا کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان ینی حکومەتی ڕۆژاوی کوردستان یا خۆچەری دیموکراتیک اعترافی بکە ئەگەر اعترافی نەکە ئەبێ وردە وەکو ئێرە وردە لەگەڵ تەعامل بکە و مەجبورە لە داهاتوو ئێستا من بۆ پێشم دوای سەرکەوتنی کوبانی من دڵنیام تورکیا ئەبێ بدۆسی ئێمە دڵنیام
دوای سەرکەوتنی کوبنەوەی شەڕە کوبنەی سەرکەوێ و سەرکەوتوەش ئەوە دڕۆژەنە الحەمدولillah سەرکەوتووە تورکیا ئەو ئێمە کۆبانی لە بەرامبەری داعش بە سەرکەوتووە هەندی کەناڵی کوردی شت بەڵاو دەکەن ئەوان بوو خۆیانە کێشانە بوو مێژوو بوو دیرۆک بەڵام من دڵنیام ئەمڕۆ ئێستش پێش بێ من تەلەفۆن بوو کۆبانیم کرد وەزعەکە باشە بووقاوەمە هەیە بەرخودانی هەیە خۆراگری هەیە و خەڵکی کورجی بە زۆرینا پشتیوانی دەکەن و من داوا لە KNN دەکەم و لە هەموو کەناڵەکانی کوردی دەکەم کە بڕاستی هەوڵ بدەن هاوکار بن بۆ کۆبانی و بۆ مقاومەی یەپەگا گەل کۆبانی ئێستا شتێکی زۆر گەورە دەکەن و بەراوانێکی تاریخی مێژووی دەکەن. بەڵێ گەڕێم وڵات کاک هۆزان کاک مێسەر ساڵح یعنی ئەگەر باس لەوە بکەین تا چەند گرنگە هێزێکی یەکگرتوو ڕێکخرا و هەبێت یاخود با بڵێن هاوپەیمانیەکی کوردستانی هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. بەلێ بە بۆ ڕستێ نەگەشتم. یعنی ئەڵم لە ئێستادا تا چەند گرنگە هێزەکان یەک بخرێن واتە هێزی پێشمەرگە و هێزە کوردیەکان لە هەر چوار پارچە یەک بخرێن و هێزێکی با بڵێن هاوپەیمانیان لێ دروست بکرێتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. ڕاستی ئەو گەلێکی گرنگە و چه هێزی کوردستانی بێ و چ لایەنێت سیاسی بن هەموو یەک و دۆ بگرن و دژی ڤان تیرۆریستە و دژی چه ئاریشا هاتە ئەسەر چ کورد بێ کێ دەڤەرێ بێ چل باکوور بێ و چل باشوور بێ هەر چار پەیچی کوردستانی بڕاستی ئەڤ نەها هێرشەکە یعنی گەلێکی ئەمەزم بوو ئەگران بوو هاتە ئەسەر کووردا چل ڕۆژاڤای کوردستانی چه کۆپانی و چه شنگالی و چل هەمی دەڤەرە ئەو پێگرتوامە گەلێکیە گرنگە و ئەم هەموو یەک بن و ئەم پەرژەوەندیە خەلکێکی و مرۆڤ و کووردا ئەمە بسەر پەرژەوەندیە ئالایەنی سیاسی بێخن و ئەڤ بڕاستی نها وەکو ئەف خەلکی و مرۆڤێ دەکە خۆگرتین توجارە بۆ یەکێژی نافەکردن و پەرژەوەندیە بلند و ئامەزن ئەوە و ئەم هەموو یەک بن لێن گەلک دشمنن ما المەدانی داهینە و نها ئەو وەکو تەدەخلا ترکیا ژوێ بێ تەدەخلا ترکیاژی گەلک ئارمان جوود هەینە ئەوژی گەلک هەندێک شوێژی دیجیتایە کوردایە و کورد نەشین نکارە بنیەک و دۆ بگرن و نەبنە دەولەت و هەندێک ئارمانجی تیژی دیدە هەینە ئەوژی دژی ڕژێمە ئەسەدن ڕاستی ئەمژی وەکو خەلکێکی و ئەم کورد لازم ئەم یەک و دۆ بگرن ژوان ئەوە و گرتنامە گەلێکی گرنگە و چەند شتێدی هەمووە گرنگترە. بەڵێ ئایا بە بۆچوونی تۆ لە ئێستادا دۆخەکەوە ناخوازێت کە هێزەکانی کوردستان یاخود هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێتووە ببێتە لە هێزێکی حزبیەوە بکرێتە هێزێکی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشانەی کا لەسەر هەرێمی کوردستانە؟ کاک مێسەر گوێت لە دەنگمە؟ بەڵێ فەرموو. کاک مێسەرگوێت لە دەنگمە پرسیارەکە دووبارە ئەەکەمەوە بۆی ئەگەر نەگەشت بێتە جەنابەت یعنی ئایا ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان وا ناخوازێت با بڵێن هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێت و لە هێزێکی حزبیەوە بکرێتە هێزێکی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسیەک یاخۆت هەر هەڕەشەیەک و پڕچەک بکرێت لە دژی هەر مەترسیەک کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە؟ بێگومان ئەو گەلێکی ینی زروریە و گرنگکە و هێزیت کوردستان هەموو پێشمەرگا هەموو ببنەیەک و چه هەزری نەکەن و تەفکیرێ نەکەن لایەنێت سیاسی ئەو مەترسیەکە ئەمەزن سەر خەلکی مای کووردە هەموو دەڤەرە و لە هەموو هەر چار پەرچیت کوردستانی بجێ ئەوە گرنگە و ئەم کوردستانی و ئەم کورد و ئەم ببنەیەک و ئەم تجارە چ لایەنێت سیاسی نەفەکردن
أو وكقوتي الحكام يعني جوازين لي فما ذهب التفرقة بتر دشمني مجد السرما بتر زيرك تربن وبشين زوما بشكينن بس هكام يكبن أو نشين التجارة ما بشكينن ونها أزبهورتكم يعني وكو يعني مديتي يعني أو توجه عن هو والشيء شنقالي ده كسجي بحزباني وبسياسة تفكير نكر شاغي أو هاتسري شنقالي خلق همو بونيك هريكي شالي وخفا هريكاري كخلقي شنقالي كر يعني شاغي بيش مرقا أو هريكاريا خلقي كر وخلق براواني شوان كر ديجي أو يبكو أو جيوانجي ريكا سوري السوريا دا تأمين كرن كو خلقي ما بهزارة أفيت آسيد الجاي شنقالي دا كو درباسي كردستاني ببي هريكي شالي وخفا يعني أو خلقو أو مروف كس تفكيرك بلانك سياسي نكر أو هدفي واني مزن أو رزقار كرنا خلق كيبو رزقار كرنا خلق كي آسيبو أوش مرة أقرنقاكو أم همو يكبن وتجارة أم سياستي نفكرن أو لاينة سياسي بشتي هكا دفرا شنقالي أو كي دفري ديجي رزقار بو أو حزب أو ويبسر كذي أو حزبك بشي خلماكش خلكي ربك أو حزبك يعني البرجوانديا خلكي دبي نل البرجوانديا خوا شخصي دبي بەڵێ ئەگەڕێمەوە ولا کاک مێسەر کاک هۆزان یعنی تا ئێستا شێوە و قەبارەی ئەو هاوکاریانەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بە کۆبانی کردووە چۆن هەڵەسەنگیانیت؟ هاوکاری بڕاستی وەکو هاوکاری مرۆڤی بیستمانە کە نردووەنە بوو لای حدودی کۆبانی لە باکوور لە لای ئۆرفا بەڵام بوو مەسەرەی شتی هەری گرنگ من پێم وایە هاوکاری عسکەریە لەبەرەوەی خەڵکی کۆبانی خۆیان ئەعلانیان کردن گوتنی ئێمە هیچ هاوکاریکی دیکە ناوێن جگە لە هاوکاری کە ئێمە بپارێزن یعنی ئەو هاوکاری کە ئێستا پێویستە ئەبێ هاوکاری بوو پارێزن بێ یعنی بەڕاستی هاوکاری مرۆڤی من شتێکی طبیعی دەبینم یعنی خۆی احتیاطیە هەبێ بەڵام هاوکاری کە زۆر پێویستە ئەمڕۆ هاوکاری بەڕاستی مرۆڤیە یعنی بوو پارێزنە یعنی ئەگەر پارێزن هەبێ مرۆڤیش دەپارێزیانێ واتە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی درێغی کردووە لەوەی هاوکاری کۆبانی بکە یاخود حکوومەتی هەرێم هەرەوەنەی لە توانادا هەیە و پێکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی من ئەتوانم شتێکی بڵێم یعنی حکوومەتی هەرێمی کوردستان غەڵەتێکی زۆر مێژووی کردووە تاریخی کردووە ئەمە کە نزیکی یەک ساڵە تا ئێستا ئاعتراف بە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان نایکردووە ئەمە خۆی یعنی چۆن برا ئاعتراف بە برا نەکێ یعنی ئەمە زۆر گوناحە زۆر مشکلەیە ئەوەی کە ئەمڕۆ بەسەری کوبانیتێ یەکێک لە هۆکارەکانی بڕاستی نائاعترافکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕۆژاوای کوردستانە ئەوەیە من لە ئێستاوە و لێرەش من ئەڵێم بۆ سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکی حکوومەت بۆ سەرۆکی بەهرێم یعنی هەوڵ بدەن چی خیلاف هەبێ واز لێ بێنن و هاوکار بن و اعتراف بکەن بە عالەمجی اعترافکێ بەم حکوومەتە هەر جارێکی هەیە اعترافکردنی حکوومەتی هەرێم بەو کانتۆنانە یعنی لە ڕووی سیاسیەوە چ گرنگیەکی هەیە و چیە بەخشێتە زانی چۆنە مەسەلەکە من بێژم ئێستا زۆر کەسای ئەڵێ حکوومەتی هەرێم اعتراف ناکە لەبەرەوەی ئێوە یەک نییە منش ئەڵێم ئەگەر مەسلەی یەکبوونە ئەم هەرێمی کوردستان 22 ساڵ عمری تەمەنی هەیە تا ئێستا هێزە سیاسیەکان یەک نەبوونە و تا ئێستا یەک نین ئەوە زۆر احتیاطیە بەڵام ئەوە گشتی کە فەرق دەکەیت لەسەر ڕۆژاوای کوردستان ئەڵێ بێوە یەک بن کاکە ینی بۆچی مەسلەی قانونی هەیە یعنی یەکبوون ممکن نییە یعنی ئەمە تا ئێستا ئێرە یەکبوون نەبوونە بۆیە بەڵام شتێکی ناکۆکی تەبیعیە بەڵام وڵام پرسیارەکەی منت نایە یعنی من مەبەستم ئەوەیە ئاعترافکردنی دانپێدانانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو کانتۆنانەیە چی لە ڕووی سیاسیەوە چی ئەبەخشێت بەو کانتۆنان خۆی بڕاستی مهمەتی ئەو ئاعترافکردن لە چیایە من ئەڵێم ینی وتم غەڵەتە ینی کە وتم غەڵەتە کەواتە ینی زۆر شتەیە ینی بۆیە ئەبێ بیکە ئەگەر نەیکە ینی کەواتە بڕاستی هەرێمی کوردستان ئەبێ خۆی لە خۆی مراجعەی سیاسەتی خۆی بکات بۆچی نایکە ئەگەر بوو نمونە ئەڵێ حیزبك وأعلن يعني عليه بيدا دسلدارة وإما رازي نبن بلام منيش أعلن باشا كاكا باعتراف بكا بانتخابات بين انتخابات
تو هاوکاری ئەو پارتیانەی دیکە بکەونی محارەزە بە ئەوە انتخابات سەرکەوتوب دەستبێن وەکو لێرە بزوتنەوەی گۆڕان تەمەنی چەند بچووکە بوو سەرکەوتنی گەورە بدەسێنا و 25 کورسی لەنەو پەرلەمان بەجێ بدەست خست کەواتە زۆر احتیاتیە با ئەوەنش ئێستا تو احترام بکە بەو حکومەتە لە داهاتوو هاوکاری بکە ئەوانە دیکە بە ئەوە انتخابات بسەرکەون زۆر تەبیعیە ئێستا ئەڵێ نا ئەڵێ یا ئەبێ وەکو من بە یا ئەبێ نابێ شتێکی ئەوە بڕاستی جێگەی داخەیانی بەڵێ کاکۆزان کاک مەسەر ئەگەڕێمەوە لای بەڕێزت دواپرسیارم ئەوەیە پەیامی بەڕێزت چییە بۆ خەڵکی شنگال و بۆ ئاوارەکانی شنگال وە چی پێویستە حکوومەتی هەرێم بیکات بۆ ئاوارەکان؟ بڕاستی ئەوە کە ئاوارێت شنگال و خەڵکی شنگال بەvێ وانت vê بزووترین وەقت vەگەڕینە شنگالێ بەس ئێت هەکەنوەلڤەر ئەو پێویستی هەندێک کەمپا درست بکەن و بڕاستی پارێزگەها دهۆکی و حکوومەتە هەرێما کوردستانێکی چ تەخسیری نەکردە هەندێک کەمپ وێ درست کردین بەس ئەو ژمارە ئاوارە ئەوە هەزارە کو ئەوژی زیدەی تااقەتە حکوومەتە هەرێمە کوردستانیە و زیدەی تااقەتە خەلکەکیە و پارێزگەها دهۆکێ و بڕاستی ئەم vê دەرفەتێکی ئەوتکن و ئەم سۆپاسیا خەلکی کوردستانی خەلکی دهۆکی و هەولێرێ و سلێمانی بکەن ئەوەی هەکە هەمیا دەری خۆڤەکری ئاوارێت شنگالێ ڕۆژ برایت خودت خەلکی شنگالێرە بڕاستیەکە نەشوانبان تجارانە حکوومەتە هەرێما کوردستانی کەسی بەربارە نەگەهات و جهدێ وەکە ڕێک خەراوێت نێودەوڵەتی ئەوژی هەبوو بەس ژمارەیەکە زۆر ئاوارە کرد و ئەف نکارە بن تشتی پێویست بکەن بەس نوە ئەم داخوازیتکەن و کەم زووترین وەقت درست ببن و ئەوژی قوتابخانەتی دەچێ ببن حتا نوە خەلکی شنگالی کەسی شوان ژیش قوتابی دوان نەچوویە قوتابخانە و کەس شوانە و نەکردینە ئەوە ئەلبامە گەلێکە گەرنگ و ئەم vەگەڕینە شنگالی بەسەکەنەوە ئەم نەگەڕیان ینی ئەف تشتیت هەکە مەدوێ حکوومەتە هەرێما کوردستان چی پێویستی خەڵکێکی ببێ بکە نوە نێڤان ئاوارەدا و نێف حتا هەندێکت هەکە قورتال بووین شنگالی هاتین و دەستی داعش دەکەتین ئەوژی پێویستی هەنێک تشتانە حتا نەخۆشخانێت نەخۆشیێت ئێت نەفسی وانن یعنی گەلێکژی تاڕەضی هەندێک تشتا بووینە بڕاستی وەکە مگوتی حکوومەتە هەرێما کوردستانی چ تەخسیری نەکردە بەس حکوومەتە فدرالی حتانها ئەو تشتی پێویستی وەکو ئیمکانیاتی و شیانێت حکوومەتی چش خەڵکی شنگالی ڕەنەکردە ئەوژی بەس من حەیەکە ئەوژی ئاوارێت شنگالی وەکو ئاوارێت کیش عراقی مليونك دينارا ويجي روتينك تيدا وعرقلك دي حتى انها الصدى بجمتا سهي او من حجي نبريا ونيفا اوارا انها البرجر ميبون وشنو بيفا ورزي زفستاني والبر باراني بن جهكي وان جنينا وهيشكا ورزي قطاب خانه فابويا انها مشكله كديجي هي قالك بهزاره او اوارا القطاب خانه دبون او جي لازم دريخنا اجدرفا بجا ام داخوازيش حكومه هريما كردستان تكنوش داخوازيش كيجي بيوندي دارت كن كوزترين وقت كامبا درست كن او جي ام داخوازيش هري حكومه هريمه وسروكي هريما كردستان جيت كن كو او جي و بيشمرغت كن كو جيما كو شنغال بزفري وان شاء الله نيزيك دي زفري وحتى بهندك شوان اوارا ان شاء الله دي فقرينا شنغال جا جهه ايفان اوارت الدهوكي بها بتر هونزانن الدهوكي كو او ببي والنيزيك جي هناك دفر دي جهينا او جي بسر هريما كردستان سر هريما كردستان والنيزيكي دوك وان تش زمار وتش باشيكو او جيكا تشوبانا جيت خو وغريابانا جيت خو جهه الفر ان شاء الله جهه وان وهبا
خەڵکی دهۆکێ و خەڵکی سلەمانیە و ئەو چ تەخسیری نەکردیا و دەرێت خۆڤەکەرینە خەڵکەکی ڕەوام سوپاسیاوانت کەن. بەڵێ کاکۆزان بۆ لای تۆ یعنی بردومانەکانی ئەمریکا بۆ سەر مۆڵگەکانی داعش لە ڕقە لە دەرزور ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی کە پێشڕەوی داعش ڕابگرێت بۆ سەر کۆبانی. بەڕاستی خۆی لێدانی ئەمریکا شتێکی باش بوو، هێزانی دۆڵاتەکان شتێکی باش بوو، بەڵام بەداخەوە با ئینسان ڕاستی بڵێ ینی لێدانی ئەمریکا لە ڕووی تەکتیکەوە ئەوەن غەڵەتیان کردووە بوو غەڵەتیان کردووە لەبەرەوەی لەگەل یەپەگە تەنسیقیان نەکردووە ئەوەی لەسەر ئەردڵواقع یەپەگەیە لەگەل یەپەگە تەنسیق نەکردوونە هەموو ئامانجەکانی غەڵەت بوو بوو نمونە داعش هێزەکانی نزیکی ڕقا بوون ئەمریکا لە خوارەوە لێدا هاتن هێنە بەر کوبانی هێزەکان هەیە هەموو هێنە لای کوبانی يعني ئەمریکەوەی کرد يعني لێدا هێزەکانی داعش بەر کوبانی هاتن کە بەر کوبانی هاتن مەترسی زیاتر بوو يعني ئێستا ئەمریکا بەم بەست ئەوەی کردووە ئەمریکا نا مەبەشی نەبوو لەبەرەوەی ئەمریکا هەڵی کردووە لەگەڵ کورد و لەگەڵ یەپەگە تەنسیقی نەکردووە شوونی شەر ئەبێ تەنسیق لەگەڵ ئەو هێزیەکی سەر ئەردڵواقع وەک چۆن لێرە لەگەڵ هێزی پێشمەرگە و دژە تیرۆر و ئەوەن هەمەنگیان کردووە ئەبێ لەگەڵ یەپەگە هەمەنگیان کردبە بەڵام بەداخەوە نەیکرد بۆیە ئێستا تا ئێستا هیچ ئەنجامێکی نەگرتووە تەنها لە ئۆدلب ئەنجامی گرت زیاتر لە 5 جەبهەتە نەسەری کوشت کە جیوان 21 کەسی تورکی بوو بەڵام وەکو دیکە تا ئێستا لە کوبانی تەنها دوونی یەک تۆپ ڕوخاند و پێری یەک تانک ڕوخاند تا ئێستا بە قەڵەم ئەتوانم ببینم یەک تۆپ یەک تانک و یەک تانک لە جەزعە لە ناوچەی جەزیرە کردووە بەڵام ئەمریکا زۆر زراری نەکردووە لەبەر ئەوەی تەنسیق نییە نەزانێ باشە یعنی ئایا ئەمە پەیوەندی بۆ نییە با بڵێن پەیوەندیە دیبلۆماسیەکانی یاخود کەناڵە دیبلۆماسیەکانی کە زەرور بوو یەپەگە بیگرێتە بەر لەگەڵ دنیای دەرەوەدا ئەوەی نەکردووە والله احتمالە بەڵام من پێم وایە شتی کە هەیە ینی ئێستا ئەمریکا خۆی لەگەڵ تورکیایە وەکو ناتۆ لە ڕۆی ناتۆ ئەوە فکری خۆماڵی من لە ڕۆی ناتۆ تورکیا زانێ ئەمریکا چی جەمەجۆری بکەێت لە کاتی ئێزانێت چۆ جەمەجۆری بکێ هەندێک لە ناو تورکیا هەندێک لە دەسەڵاتی تورکیا خۆیان دۆستی داعشن لەوانەیە لە ڕێگەی ئەوانە استخباراتی عسکری بو تورکیا بو داعش جبجه بکن داعش جیگی خوی بگوره امریکا هدفکا بجینینه یعنی بو نمونه او روز لگوندکی نزدیکی گریسپی امریکا اوه لی بده امریکا بدوی لی ده تماشا که یعنی او سیدا بابای لور چونه بو شونه کدی که خوي لوي نمان بو يعني كوات داعش اقداري لو اشتكى يعني ليره براسي سيناريو كي بلام او سيناريو من حزناكم بلام لدهاتو اشكالات دبي چونك لو انا يسبلم ولا بلن هوزان عفرين شلون لدجي امريكا خم لدجي امريكانيين بلام خوش حالم كامريكا اشتيوات كي بلام امريكا التنسيق لقال يا بقى نكي امريكا سركوتو نابل رجاوي كورسان بتايبت رجاوي كورسان من هي ودارم او برادراني كبيواندي لقال امريكا شتێکی وا بکەن بۆ نمونە پێشمەرگە ڕۆشتە بە تەنها بوو تەنسیق نەکو بووشت بوو تەنسیق ڕۆشتە بە تەنسیق لە نێوان یەپەگا ئەو کردەوە پێشمەرگە هەوڵی داوە لە ڕێگەی خۆیەوە کە قسەی لەگەڵ ئەمریکا کردووە کە بۆ ئەوەی هاوکاری کۆبانی بکرێت لە ڕووی سەربازیەوە بەڵێ کاک هۆزان عفرینی ڕۆژنامەنووس زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکە هەروەها سپاس بۆ بەڕێز مەیسەر حاجی ساڵح قایمقامی شەنگال کە لە ستۆدیۆکانی دهۆک لەگەڵمان بوو بەڕێزان لێرەدا کاتژمێردا کۆتایی هات هەرشاد بن.